یانەی بروسچی خاوەند و نازنای خولی نایبی کوردستان ماوەی چەند ساڵێکە لە نایب دوورکەوتۆتەوە و هەموو هیوایەکی گەڕانەوەی بۆ ڕیزی گەورەکان تیپەکە بەڕاهێنێراتی شوان ئەنوەر و ستافەکەی ماوەی نزیکەی مانگێکە ئامادەکاریان بۆ خولەکە دەست پێ کردووە و نزیکەی هەفتەیەکیان لە بەردەستماوە تاوەکو کۆتایی بە ئامادەکاریەکانیان بێنن. لە ڕاستیدا لەوانەیە خۆشدا ئاگادار بێ من ئەمە چەند ساڵێک پێش ئێستا یانەی بروسک بەهۆی قەیراین داراییەوە لە پاشەکشەمان کرد لە خولی کوردستان تقریبەن 2 ساڵ 3 ساڵ و لە پلە دووەکان ڕادەستمان پێکردەوە ئەوانێ دەستمان پێکردەوە هاتن تقریبەن 2 ساڵێشە لە پلە دوو بۆ دوای هاتنە پلەیەکان ئەوە 2 ساڵە لە پلەکان یاری دەکەین وەکو تۆمۆ ینی پارساڵش ینی ئێمە وەکو یانێ بروسک تۆمۆی ئەومان هەبوو سەرکەوین بۆ خولە نایبەکان لە ڕاستیدا ئاخری بەختی یاوەرمان نەبوو ینی تیپێکی باش و تۆکممان هەبوو بەس ئەو ساڵش نفسیەوەی تیپێکی باشمان ئامادە کردووە لە کۆمەڵی یاریزانێکی بازبوون و باش تقریبەن 4-5 یاریزانی بازبوون کە لە یانەکانی ترکە لە خولی پلەنایبەکانی کوردستان یاریان کردو هینامانە بۆ یانەی بروسک لە بۆی تەوازنی تیپەکەی پێڕاگرین و کۆمەڵی یاریزانێکی لاون کە بتوانن هاوسەنجی لە نێوان یازانە بازبوونەکان و ئەو لاوانە ڕاگرین و بتانین ئەو سار شێبڕکەی خولی پلەکانی کوردستان پێ بکەین. بروسک دوای ئەوەی وەرزی ڕابردوو لە دوا هەفتەکان گەیشتنی با نایب لەدەستدا بۆ ئەم وەرزە گۆڕانکاری گەورەی لە پێکاتەکەی ئەنجامداوە و نیوەی پێکاتەکەی یاریزانی نوێن و نیوەکەی دیکەشی یاریزانانی وەرزەکانی ڕابردوون و 6 یاری دۆستانەشیان ئەنجامداوە 30یان لە پاڵەوانێتی دۆستانەی هەولێر بووە. ئینشاءڵڵا تەمۆمان هەیە ئێمە وەکو کادر هەوڵی خۆشمان دەدەین لەبەرەوەی دەمانەوەی یانەی بروسک یاخود با بڵێن ناوی بروسک بهێنینەوە پێشەنگەکانی کوردستان ئینشاءڵڵا هەوڵ دەدەین بە تەمای خوای گەورە تیپەکەشمان دەتوانم بڵێم هەتا عەدەش ینی ئامادەکاریمان کردێ لە بۆ دەوری بەڵام دیسان دووبارە دەڵێمەوە کاتمان زۆر کەم بوو ئێمە مدەڕیبین دەزانین ئەو کاتێکە ئەمە پێویستمانە لە بۆ تەواو داخیلبوونی خول چەند کاتمان پێویستە زیاتر لە 7 تا 8 هەفتەمان پێویستە بەڵام ئێمە تەنها 5 هەفتەمان لە بەدەست بوو. ئەمەوەکو یانەی بروسک ڕاستەمان کە دەستمان بە مەشق و عادادات کردیا و وەکو لایانی بەدەنی حازرین و چەند یاریەکی و دیشمان کردووە هەتا حەدێک دەتوان بڵێم نەفەسمان باشە لە بۆ دەوری وەکو تۆمۆعیش بەڕاستی ئەو ساڵ تۆمۆمان ئەوەیە کە بگەینە نایب و ئیشاڵڵا دەشگەینە نایب و بۆ جوودی هەمولایەکی ئیشاڵڵا. یانەی بروسک لە یەکەم یاریوەرزی نوێی خولی پلەیەکی کوردستان دەبێتە میوانی برادۆز لە شاری کەرکووک خولەکە بە بەشداری 19یانە ناوەڕاستی مانگە دەست پێ دەکات و بە شێوازی خولوبێ قۆناغ ئەنجام دەدرێت و 2 یانە دەگەنە نایب. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.